بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوودا بارانێکی بەخۆر سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانی گرتەوە و لەناو سنووری شاری سلێمانی لافاو لە بەشێک لە گەڕەکەکان شەوی ڕابردوو دروست بۆ هۆیەوە 6 ماڵ زیانی مادیان بەرکەوت و هەروە 6 ئۆتۆمبیلیش زیانیان بەرکەوت بوو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو چەند باران باریوە وای ئەم ساڵ تاکو ئێستا مەترسی وشکە ساڵی ڕەویەتەوە و دۆخی ئاو لە بەنداوی دووکان و دەربەنی خان چۆنە و ئیدارەدانی ئاو و سامانی ئەو لە هەرێمی کوردستانی چۆنە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کارزان لەتیف لێپسراوی کەژناسی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی لە ستۆدیۆ هەروە لە دوکانەوە کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان لە دەربەندی خانیشەوە سامان ئیسماعیل بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە کارزان بەخێرمێک لە بەرزستانەوە دەست پێ بکەیت سەبارەت بەو شەپۆلە بارانبارنی کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی گرتەوە چەند میلیم بارانباریەوە براورد بە ساڵی ڕابردووش چۆنە؟ سپاس بە جەنابتان خۆشبەختانە لە 24 ساعتی ڕابردووە ڕێژەی 104 ملیم ڕێژەی بارانمان هەبوو لە پارێزگای سلێمانی ناو سەنتەری سلێمانی لە قەزا و ناحیەکانیش ڕێژەیەکی زیاد لە پێویستی کە جێ باوەڕ نەبوو کە ئەو ڕێژە زۆرە ببارێت لە ماوەی ئەم 24 کاتژمێرەیە هەرچەندەوە دووبارەیە کاتی 2014 حاڵەتێکی وامان هەبوو کە 150 ملیمان هەبوو لە ماوەی 24 کاتژمێرە خۆشبەختانە ئێستا بەراورد بە ساڵی پار ئێمە ڕێژەی 100 بۆ 110 میلیمەترێکمان جیاوازە لەگەڵ پارە لە شاری سلێمانی شەوی ڕابردوو 24 کاتژمێر چەند باری 105 ملیم 104.8 ملیم بارانباری بوو 104 میلیمتر بارانباری بوو بەراورد بە ساڵی ڕابردوو 120 میلیمان فەرقە لەگەڵ پارە یعنی ئێستا تاکو ئێستا چەند لە سلێمانی تۆمار کراوە ئێستا حالیان 455 میلیمەترین باران لە سلێمانی کە تۆمار کراوە ساڵی ڕابردوو کاتە کەمتر بوو بەڵێ 336 ملیم بوو ئەی بۆ ناوچەکانی دیکە چۆنە ئەوەی تۆمار کراوە لایەوە بەڵێ ئێستا بەس لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بەراورد بە ساڵی پاری ڕێژەی پاری زیاترە لەم ساڵ پارێزگای هەڵەبجە بەڵام ناوچەکانی تر خۆشبەختانە هەمووی بەراورد بە ساڵی پاری زیاترە لەم کاتە بەڵێ وەکو سنووری گەرمیان و کەلارەوانە چۆن کە باسی یەکەین کاڵین ناوچەی تاوێتی هەرێمی کوردستان ئێمە لە گەرمیانەوە دەست پێکات تا گەینەوە بە قەڵاتزیە و ڕانیە سنووری ئەڵشۆهێرۆ ئەو ناوچان ئاگرێتەوە تا کەلار و کفری و خانەقینیش لە هەرمیان خۆشبەختانە ڕێژەی بارانمان لە چاوپارە زۆر زیاترە بەڵام تەنها هەڵەبجە نەبێ بەڵام هەڵەبجەش ناحیەکانی زیاترن لە چاوپاریە سامانە تێڵۆ بیاری بەڵێ لە چاوپارێ بەراورد بە پاری زیاترە بەڵام وەکو سنتەری هەڵەبجە خۆی بەڵێ کەمترە لە چاوپاش بە زۆرزی بارانبارین جارێ ماوێتی بەڵێ ئێمە سنووری مایە کونیمان ماوە بۆ کۆتایی باران ئێمە تانیەتی مانگی 5 چاوەڕێ مانگی پێنجی ئێمە بارانمان هەیە تەنانەت ئێمە چەند جارێک لە مانگی 6 و 7 بارانمان تۆمار کردەوە بەڵام ئێمەوانە ناوێنین چۆنەڵێ بەختە باران لە مانگی 6 بە تایبەتی بەڵام ئێمە سنووری تا 25 احتیمالی بارانمان زۆرە وەکو زانیاریش بە جەنابەت خۆ دەزانی زۆر پرەی بارانمان دەکەوێتە مانگی 4 و 3ەوە بارانە بە خوڕەکانمان بە تایبەتی ئەگەر معلوماتت هەبێت جەنابەت لە زۆربەی لافاوەکانی سلێمانی لە مانگی 4 ڕوویاوە هەر لە ساڵی 80کانەوە بیگرە هەتا ئەم دوایانش کە لافاو ڕوویاوە زیاتر لە مانگی 4 لە فاوگامانە بۆ چکە بارانێکی بەخڕۆ و هەرچەنە زۆر جار ئەقلیم گیر نیە ئەڵێن ناوچەی گیر نییە بارانەکانمان لە بەهارە بە تایبەتی ینی داروای لە سلێمانی بەرێ لە دەوروبەری نابارێ بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لەم مانگە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە هەر لە منطقی ئیداری ڕاپەڕینەوە هەتاوەکو خانەقین و کەلار و کفری باشە بەس ئەو بارانی بەخۆڕە زیاتر تایبەتمەندی وەرزی بەهار و کەش و هەوای بەهارە تایبەتمەندی کەش و هەوای بەهار بەڵێ ناڵم زۆر جار مانگی 3 و 4 ئەمە حاڵەتانەمان هەیە بارانە بە خوڕەکانمان هەیە کاکەوێتە مانگی 3 و 4وانێ ئەوەش احتیمادی لەسەر ئەو گۆڕانی کە لە بەهارە ڕۆیات بەرزبوونەوەی پلەی گەرما و هەورێکی چۆنەڵی ناوچەیمان بۆیێت بەڵام زۆر جار لە چەند ناوچەیەکە ئابارێ بەڵام ئەم ساڵ شکر هەورەکە بڵێن هەموو ناوچەکانی هەرێمی گرتەوانێ ئەم بارانی بەهارە بەڵام ئێمە توانین بەراوردی بکەین بە بارانی مانگی 2 مانگی 1 ئەم ساڵ مانگی 3 خۆشبەختانە بەپێی ئەو بۆ چوونانە بەپێ ئەو پێشبینانی ئەکرێ لە مانگی 3 ئەم ساڵ بارانێکی باشترمان هەبێت لە چاو بارانی مانگی 3 پارە باش ئەی بەس ئەو بارانی بەخۆڕە زیاترەوە کارەکەی چی زیاتر سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە سنووری بڵین هەولێری شە بۆ باسی 6 میلیم باران تۆمار کرابێت
لە حاجە و مەرانیش 22 میلیم هەبووە ناوچەکانی تریش ڕێژەی جیاواز بووە بۆچی زیاتر ئەو سنوورەی گرتوتەوە ئەم جارە خۆی ئەو هەوای زیاتر ئەو بەرزە پاڵەبەستوانی کە ڕۆکاتە ناوچەکانمان زۆرجار لە زۆربەی ناوچەکانی هەرێمان نایگرێتەوەنێ بە تایبەتی ئەم ساڵێمە لە منتقی گەرمیانم بارانی ئەم جارەی مانگی سێ کە دوێ لە 24 ساعتی ڕابردوواباری زیاتر منتقی گەرمیان و سنووری سلێمانی و بگرە بەرەوە دشتی شارە زووری گرتەوە ینی بڵێن ئەو بارانە هەوروشتەکانی بەرەو ڕووی تەمان گۆڕانکاری ئەو هەورانە کە ڕوئەیات لە ئەنجامی بوونی ڕیاح ڕەشەبا ئەبێتە هۆی گۆڕانی هەورەکانیان بڵێن ئاراسی بە هەورەکانە گۆڕێت بەرەو ناوچەیەکی دیاریکراو ئەم ساڵەوە بووم لەم بارانەیە ئاراسەکەی گۆڕا بەرەو گەرمیان و منتقەی سلێمانی و ناوچەی هەڵبجە و شارە سوور بەڵێ دوای دێمە خزمەت لەسەر ئەوش قسە دەکەین وشکە ساڵی ڕەویێتەوە ئەم ساڵ ئەگەر بچینە دوکان کاک کۆچەر حاضر بێ کاک کۆچەر سوپاسی ئامادەبوونی بەڕێزت دەکەین ئەگەر سەرەتابەر لەوەی بچینە سەرەوەی کە چەند باران باریوە لە سنووری دوکان باسێکی بەنداوی دوکانمان بۆ بکەی توانای گلدانەوەی چەند ئاوی هەیە و ئێستا بڵێن چەند مەتر سێجە ئاوی تێدایە بەڵێ سلااو بۆ ئێوە سلااو بۆ بینەراتان بەنداوی دوکان بەنداوێکی گەورەیە کە لەسەر زی بچوک دروستکراوە لە پنجاکانی سەدەی ڕابردوودا و ئەم بەنداوە توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجە ئاوی هەیە واتە لە زۆربەی ئەو ساڵانەیەکەوە ساڵی ئاوین و ساڵی لافاون 7 ملیار مەتر سێجە ئەتیادی هاتوۆتە ناو دەریاچەکەەوە بۆ نمونە لە ساڵی 1970 یاخۆ لە ساڵی 2019دا زیاد لە 7 ملیاری شاتە ناو دەریاچەکەەوە وەک ساڵانی تریشە بۆ نزیک بۆتەوە زۆر لەو بڕە ئەم بەنداوەش کە دروستکراوە لەو سەردەمەدا چەندین بۆ چەند مەبەستێک دروستکراوە لەوانە ئەوە بۆکەوە لەو کاتەدا کۆنتترۆلی لافاوی ڕووباری زێ بچوک بکرێت لە بەروی ڕووباری زێ بچوک بەشێکە یەشێکە لە لەقەکانی ڕووباری دیزلەوەکەوە ئاوەکە لێرەوە تێکەڵ بە ڕووباری دیزلە دەبەوە لەو سەردەمانەدا ڕووباری دیزلەش چەندین جار لافاوی دروست دەکرد و لە بەغدا زۆر شوێن بناو دەکەوت لە یاخود لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقدا و سەبەبی هۆی هۆکاری دووەمی دروستکردنی بەنداوەکە لەو سەردەمەدا بۆ ئاودێنی ناوچەی کەرکووکەکەوە بۆ سەردەمە ملیۆنێک و 500,000 دۆنم لە ناوچەکانی کەرکووک و دەوروبەریدا سوودیان لە ئاوی دوکان وەرگتووە لە وەرزەکانی بەهار و هاوینداکەوە کش و کاڕێکی باشیان لێکراوە و هەروەها بەرهەمێنانی وزەی کارە باش کە تواناییدا هەیە کە کاتێکە ئاوی تەواوی تێدا بێ نزیکی 400 مێگاوات کارەبا بەرهەم بێنێ ئەگەر هەموو یەکەکانی بەباشیش بکاوە سامانی ماسیش لە ناو دەریاچەکەدا کۆبۆتەوە ئەویش سامانێکە بۆ وڵاتەکەمانە دوای ئەوە وەکو ناوچەیەکی گەشت و گوزاریشی دروست کردەوە بەڵێ ئەی ئێستا بڵین چەند مەتری ماوە چەند ئاوی دەوێت تاوەکو بە تاوەتی پڕ بێت ئەم حاڵەتی کە لە 2019 نزیک بۆ وەرە پێشتریش بڵێن 1970 وەکو جەناب داماژ پێکرد پڕبوونی ماوسەکەی دوکان بوو ئەم ساڵ دوورە ئەم پڕبوونە بەڵێ ئێستا نزیکی لە ساسی دوومان هەیە لە ناو دەریاچەکەدا بەداخەوە ئەمە سێمین ساڵی وشک بۆکەوە توژوینکەوە بە ئەگەر کۆی هەر بارانبارینی هەر سێ ساڵەکە کۆبکەینەوە ناگاتە بە تەنها ساڵی 2019 واتە ساڵی 2019 سەری و 1000 میلیمتر باران لە ناوچەکە لەم شوێنی ئێمەدا تێدا وەساوین باران باری بەڵام بەکۆی ئەم سێ ساڵی ڕابردوو تا ئێستا نەگەیشتوین ئەو ڕادەیە لەبەرەوە ئاستیاوەکەمان لە دەریاچەکەدا نزیکی لە ساسی دوومان هەیە و ڕێژەیەکی زۆرمان ماوە تاوەکو دەریاچەکەمان پڕ بوێت لەبەرەوەی لە ساسی دوو بۆ لە ساسەد بە خۆ دەزانی زۆر جیاوازە و ئەم ساڵ چاوەڕێنی شەڵاگەر ئەم بارانە بارانێکی زۆر باش و چاوەڕێنەکە بارانی تریش بە دوایدا بێ و تا چەند بکری ئاوی زیاتر کۆبکەینەوە لە دەریاچەکەدا باشە بەس کاک کۆچەر ئەم کەمبوونە پێویستە بەکەمی بارانبارین یاخود پێویستە بەو بەکەمبوونەوەی بەردانەوەی ئاو لە وڵاتی ئێرانەوە سەرچاوی سەرەکی بەنداوی دوکان لە ئێرانەوەیە کاک خەشیم لە ساڵی 1990 تاوەکو ئێستا تقریبن ئەمە نزیکی 24 ساڵ دەکات لە ماوەی 24 ساڵەدا ئەمە هەشتمین ساڵی وشکە ساڵێکە ڕوویداوە ئەگەر پێشتری چەندجار باسمان کردو ئەگەر ساڵی 90 بگەڕینەوە بۆ دواوە تا ساڵی واتە ساڵی 59 تا ساڵی 90 لە ماوەی 40 ساڵدا تەنها ساڵێک وشکە ساڵ بۆ ساڵی 1964 بۆواتە لەم 25 ساڵی 24 ساڵی ڕابردوودا 8 ساڵ وشکە ساڵی دووبارە بۆتەوە یەکێک لەو هۆکارە سەرەکیانێکەوە ڕێژەی ئاوی دەریاچەکەمان کەمە ئەو ڕێژەی ئەو کلایمەت چێنجە یا گۆڕانکاری کەش و هەوا جیهانیە کەوای کردوکەوە ڕێژەی پێویست باران نەبارێت لەم شوێنەی کێوا ئێمە تێداین ئەگەر تێکڕای ساڵانی زووتر وەربگری نزیکی 750 میلیمتر تێکڕای بارانبارینی ساڵانە بۆ ئێستا ئەگەر 20 ساڵی ڕابردوو وەربگرین تێکڕاکەمان نزیکی ناچێتە 600 میلیمتر کە ئێستا 353 میلیمتر بارە واتە نیوەی تێکڕاباریوە
تەنهاوی لەبەر دەستمان ماوە نزیکی 20 ڕۆژێکمان ماوە لە مانگی 3دا و هەروە مانگی 4مان ماوە لە ماوەی ئەم دوو مانگەدا تا بزانین چیمان بۆ دی ئایا ئەگەین بە تێکڕا یاخود ناگەین بە تێکڕا. ئێمە بە دوای 2 ساڵی وشکە ساڵدا هاتوین، ساڵی 2021 و ساڵی 2022 ئێستا ساڵی 2023. ئەم دوو ساڵە لەبەرەوەی 2 ساڵی وشک بوو هەرچەندە ئەو بارانبارینانە کە دەبارێت لەبەرەوەی خاک زۆر وشکە و خاک زۆر تینوێتی تا ئێستا بە پێویست ئاوەکە نەچێتە ناو خاکەوە. خۆشتان دەزانن چەندین جار لە کەناڵەکەی خۆشتانەوە کە باس کراوە لە چەند شوێن باس کراوەکەەوە ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە. لەبەرەوە بارانە کە دەبارێت ڕیچارجی ئاوی ژێرزەوی دەکاتەوە زیاتر لەوەی کە بێتە لافاوە بەسەر زەویدا بێتە ناو دەریاچەکانەوە بێتە ناو دەریاچەی دووکانەوە. واتە گۆڕانکارێک کەشوهەواکە کەوای کردوکەوە ڕێژەی بارانبارینەکان کەم بۆتەوە و بارانبارینەکان شێوازێکی تونڕەوی وەرگتووە ئەوەتانی یاخود زۆر وشکە لە ماوەی یەک مانگە یەک مانگونیدا سەی دەکەین هیچ باران نابارێ و لە پڕێکدا لە ماوەی 2 ڕۆژدا بۆ نمونە سەی دەکەین نزیکی 200 میلیمتر بخۆی ئەدا لە 200 میلیمتر لە ناوچەی قەرەداغباریوەکەوە کۆی گشتی ساڵێکی وشک 200 میلیمتر ناوچەی 533 میلیمتر باریوە ناوچەی چوارتاوە بزانم هەر لەو شێوە سەو ئەوەندە باریوە ئەمانە زۆر تۆنڕە بۆ کەشوهەواکە. بێگومان کاریگەری وڵاتی دراوسێش کاریگەری دووەمە لەسەری بەڵێ لە سەدا چەندی ئاوی بەنداوی دوکان پشت بە ڕووباری زەوی بچوو دەبەسێت لە سەدا چەندی سەرچاوەکانی ناوخۆیە؟ ئەو حوزی بارانەوەی کەوا بارانی لێ دەبارێت و دێتە ناو زەی بچووکە و دوایی ئەمە لە ناو دەریاچەکەدا کۆی دەکەینەوە دەتوانین بڵین لە ساعت 45 بە تقریبی لە ساعت 45 لەو دیو سنوورەوەی و لە ساعت 55 لەم دیو سنوورەوەیە واتە بە هەردووشیان کاکاتە لە ساعت 100 ئەو بارانبارینەی لە هەردوو دیویشە شاخی قەندیلەوە لەو دیوە دەبارێت و لەم دیوە دەبارێت هەردووشی ئەچێتە ناو زەی بچووکە و دوایی دێتە ناو دەریاچەی دوکانەوە و هەرچەندە ئیوێ حوزی باراناوەکە لەو دیو کەمترە بەڵام لەبەرەوەی ناوچەی بارانبارینی ئەوێ زۆرترە لەوێدا زیاتر دەبارێت و بە هەردووکیان ئاوەکە کۆ دەکرێتەوە دێتە ناو دەریاچەی دوکانەوە. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتان کاک سامان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دۆخی بەنداوی دەربەندی خان و داهاتی ئاو لە بەنداوەکەی سنووری ئێوە چۆنە؟ زانین دوێنێ بەنداوی دەربەندی خان لە سنووری بەنداوی دەربەندی خان 48.6 میلیۆن باران باریوە. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە ڕاستیەکەی داهاتێکی ئاو باشمان بۆ بێتەوە کە نێزگەی 17 سانتیم دەریاچەکەمان ئەمڕۆ زیای کردووە ئەم 17 سانتیمە نێزگەی 6 میلیۆن و 300 هزار مەتر سیەرجارەکات تاکو ئێسش بەردەوامە داهاتی ئاومان باشەتێت ئەگە بەراوردی بارانیش بکەین لەگەڵ ساڵی پار بۆ ئەمڕۆمان نێزگەی 362 میلیم پوینت 8 باریوە کە نێزگەی 25 میلیمان لە ساڵی پار زیاترە تاکو ئێستا. ئیتر بەڵام بەراوردی خەزینی ئاومان بکەین لە بەنداوی دەربەندی خان لەگەڵ ساڵی پارە و کۆمڕۆ 4 مەتر و 11 سانتیمان لە ساڵی پار کەمترە تاکویسە ئەوش بەهۆی کەمی داهاتی ئاومان بۆ لە مانگی 1 و 2 کە داهاتمان زۆر کەم بووە لەگەڵ ساڵی پار هەبراوتی کەین و لە 150 داهاتی پارمان بۆ هات. بەس ئەوەی کە بەڕێز دەڵێ ئەمساڵ بارانبارین لەو سنوورۆکو زیاتر بووە 25 میلیم کەمی داهاتی و پێوەستە بە لە ناوخۆ یاخود ئەوەش دووبارە پێوەستە بە کوردستانی بڵێ ڕۆژهەڵاتەوە کە ڕووباری سیروان پێوەستە بە کەم بەردانەوەی ئاوەکە؟ لە ڕاستی خۆوەکو تانزانین 3 ساڵەوە 4ەم ساڵشە لە ناوچەی هەرێمی کوردستان و کورسانی کۆماری ئیسلامی ئیران شارە و ناوچەش بە شکلی عام بارانباری کەمە و وشکە ساڵیە و کەمی داهاتی ئاو بووە. بەداوی دەربەندی خان لە 170 ئاوی سەرەکی کە سیروانە ئەکەوێتە سنووری کۆماری ئیسلامی ئیرانەوە ئەوانش لەو ناوچەیە مەجموعەیە بەنداویان دروست کردووە مەجموعەی پرۆژەی تایبەتیان بە خۆیان هەیە ئەوش بۆتە هۆی کەمی داهاتی ئاومان بۆ سیروان ئەوەی کە لە ناوچەی لە ناو سنووری هەرێمی کوردستانە تەنها لە 130 ئەوش احتیمادی لەسەر تانجەرۆیە و زەڵمە و ئەحمەداوایە ئەوان وەکوتم لە 130 و خۆت شەزای ناوچەکەمان وشکە ساڵی و کەمی ئاو بووە تأسیرێکی زۆر نەبووە لەسەر بەنداوەکەمان تأسیری سەرەکیمان سیروانە. پێشبینی دەکەن بڵێن بگاتەوە ئاستی ساڵی ڕابردوو یاخۆ زیاتر بێت ئەو بڵێن ئەو بارانبارینەی کە لە 24 کاتژمێری ڕابردوو بۆ داهاتوش بڵێن ئەو بارانبارینەی کە پێشبینی دەکرێت؟ بەڵێ پێشبینیەکە لەلایەنی کەشناسیەکان و کرا و داتاکانمان لەلایە ئەمساڵ مانگی 34مان بڕی بارانباریمان ئینشەڵا لە ساڵی پار زیاترە بێ داهاتێکی باشترمانەوێت تاکو ئێستا بەپێی ئەو پلانە و حساباتە کە بۆمان کراوە و دیاریمان کردووە
تەوقعمانەوە گەین ئینشاڵڵا بەلای کەمی ئەگەینە ئاستی ساڵی پار ترەوە هەرچەند ئاسی ساڵی پارێمە بە ئاستێکی باشی نازانێت ئاستێکی زۆر کەمە بەڵام هیچ نەبێ بگەینە و ئاستە بتوانین بۆەوەی بە هاوکاری حبری طبعا حبری نیم ساڵ هەندێ لە ساڵی پار باشترە و بتوانین بە یەک و بەرنامێکدا ڕێژین ناوچەکانی خۆمان و خواری خۆشمان ڕزگار بکەین لە وشکە ساڵیە. بەڵێ ئێستا لە سەدا چەندی بڵین پڕ بووە بەنداوەکە توانای گلدانەوەی چەندی تری هەیە بەنداوی دەربەنی خان لە ڕاستیە خۆی توانای 3 ملیار مەتر سیاجار توانای هەیە ئاو بگرێتە خۆی لەم کاتە تا لە نێزگەی لە 137 بۆ 138 دەریاچەکە ئاویتە ینی نێزگەی 163 بەتاڵە تاکوێستا. بەڵێ ئەی کۆمەڵێک بەنداوی بچوو یاخود ئەگەر دروست بێ بەنداوی بچوو کە بوون لەو سنووریەوە دەربەندی خان و گەرمیان و ئەوانە سەرڕێژ بوون ینی بەنداوە بچووکەکان دۆخیان باشە لە ڕووی داهاتیاوە ڕاستیەوەی ئەمساڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی وزارەتی کشتوکاڵ سەرچاوەکانی ئاو بە ڕێوەتێکشی بەنداوەکانی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر چاکیاندا سەر ڕای قەیرانی دارایی توانیان دوو بەنداوی سەرەکی لە ناوچەکە وەکو بەنداوی دیێوانە تەواو بێت خۆشبەختانە دوێنێ شەو سەر ڕێژی کردو و ئاوێکی باشی پێهاتووە و خەزینی کاملە ئێستا لە هەمان کاتە ئێمە دوێنێ شەو هەر توانیمان بچینە بەنداوی تورەجار لەوێ سەردانی بکەین ئەو شتێکەم ساڵەکە تەواو بێ و لە ناو جەرگەی گەرمیانە و بەنداوێکی زۆر چاکە بێ بۆ و ناوچەچکە و ناوچەیە کە خۆتزانی کەمی ئاوە لە وەرزی هاوینە نێزگەی 2 ملیۆن مەتر سیاجارەکرێتە خۆی ئەو تەواو بۆ دوێنێ هەر سەر ڕێژی کردو و ئاوێکی چاکی تایە ئەم بەنداوێ لە تەسیراتێکی باشەوێ بۆم ناوچە و بە هیوان حکوومەتی هەرێم بتوانێت لەو جۆرە بەنداوێ لە هەرچی لەم سنووری هەیە بتوانین تەواویکەن و ئاویتە خەزن بکرێ بچکە ئەوش ئەو کاتە ئەرکی سەرشانی بەنداوەکەورەکانی شتوکە کاتەوە. بەڵێ ئەی وەکو بەردانەوەی ئاو ئێستا سەراوی کە بەرەز و تێستا لە 137 بەنداوەکە ئاوی تێدایە بەردانەوەی ئاو هەیە بەردا لە بەنداوەکەتە؟ بەڵێ بەخۆی بەردانەوەی ئاو 2 مەبەستی تایە ئەگەر وردیکەینەوە یەکەم شت لەلایەن ژینگەەوە ئێمە ناکرێ ئەو چەمیە لە وشکۆکرێ بە هیچ شێوێک ئاوی پێ نەڕاچکە خۆزانی ژیانی تایە ئەم چەمیێلە سەرڕای ئەوەی کە خواری ئەم سیر بەنداوە بۆ نمونە شارێکی گەورە وەکو کەلار وەکو پێواز وەکو ئەترە و ناوچەی لە هەمووی پێویستی بە ئاو هەیە بۆ خواردنەوەش بێ هەر پێویستیان بە ئاو هەیە سەرەکی دووەمش کە ئاو بەرەدەینەوە لەگەڵ یاتوانین بەرهەمی کارەبا ئەو بەرهەمێکی زۆر کەمە ڕاستەکەی کارەبا چاوەڕێی ئاوەکە کارباشی لێ دروستەکرێ و ئەگە بەراوردشی بکەن لەگەڵ تەمەنی بەنداوەکەمان لە ماوەی ئەم 2 مانگە ئەتوانین بڵێن کەمترین بەردانەوەی ئاومان کردووە ئەوش بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقی مرکزی لەبەرەوەی ئەوانش ئاگادارن وەزانن وەزعی ئەم ناوچەیە چۆنە کەمترین ئاو بەرەدەین و بۆی بتوانین خەزیمان زیاتر بێ بە وەرزی هاوی. بەڵێ سوپاس دەکەم کاک کارزان سەبارەت بە وشکە ساڵی ئەوەی کە پێویستە بە بەرهەمە کشتتوکاڵیەکان تێمان پەڕاندووە لە سنووری پارێزی سلێمانی هەڵەبجەویدارە ڕاپەڕین و بۆ ناوچەکانی دیکەی کوردستانیش ئەوە ڕاستی بێمە وەکو کەژناسی کشتتوکاڵی ئێمە ئەوەی بەلای ئێمە گرنگکە زیاتر دابەشبوونی بارانەکەیە وانسبەت وشکە ساڵیەوە کارشناسی مەناخی ڕێژەیەکی دیاریکراو هەیە بڵین ئێمە سلێمانی کراوە بە چەند زۆنێکەوە کەژناسی مەناخیەکان ڕێژەیەکیان داناوە تێگڕای ساڵانە بۆ هەر زۆنێک ئێمە کردومانە بە 3 زۆنەوانی وەکو کەژناسی زۆنی پێدەشتەکانمان هەیە زۆنی شاخاویمان هەیە لەگەڵ بڵین چۆنەڵی بارانی نامسۆگەر و ناوچی گەرمیانەکان گەرمەسێرەگرێتەوە وەکو مەناخیەکان ڕێژەیەکیان داناوە کە سلێمانی بۆ نمونەکە کێتە زۆنی مسۆگەرە بارانەوە کە ڕێژەی 500 بۆ 550 تا 600 میلیمەتر بارانە ناوچەی گەرمیانەکانیش سنووری 150 بۆ 250 میلیمەتر بارانە بەنسبەت شاخاوەکانی 600 میلیم بۆ سەرەوەیە ئێمە و کەژناسی کشتتوکاڵی ئەوی بەلای ئێمەوە گرنگە دابەشبوونی بارانەکەیە بە پێی وەرزەکان یعنی ئەو کاتی کە ئێمە مەحاسیلی حەقلەکانمان یاخود بڵێن بەرەبوو بە کشتتوکاڵەکان پێویستیان بە ڕێژێکی بارانە بێت تەوزیعی بارانەکە بەلای ئێمە زیاتر گرنگە ئێستا بۆ نمونە ئێمە گەل لە ساڵێکە 600 میلیم بارانیش ببارێت بەڵام دابەشبوونەکەی گونجاو نەبێ بۆ کشتتوکاڵ ئێمە ئەتوانین بڵین وەرزی کەم ئاوی بۆ یاخود کەم بارانی بۆ یاتوانین بڵین وشکە ساڵی کشتتوکاڵیە بەڵام ساڵی واشەیە 300 میلیم بارانمانەوە بەڵام شێوازی دابەشبوونەکەی لە مانگی ئێمە دەیە پێویستمان بەوەیە کە 100 میلیمەتر بارانمانە بێ بۆی بتوانین داچانن بکرێت یاخود زەویەکانیان بچڕێت و بەرهەمەکانی خۆیان بچێنن لە بەهارە بە هەمان شێوە یعنی ڕێژەی بارانەکەمان پێویستمان بە ڕێژەیەکی دیاریکراو هەیە
کە بەروبوومەکان پێویستیان بە باران هەیە لەو ڕێژەیەگە لەو کاتی خۆیان نەبارێ ئەگەر 300 میلیمیش بارێ بێ لە ساڵەکە بەڵام دابەشبوونەکەی گونجاو بێ ئێمە توانین بڵێن ئەو ساڵە خۆی 300 ملیم ڕێژێکی کەمە بەڵام ئێمە توانین بڵێن وەکو کەژناسی کشتتوکاڵی وشکە ساڵی کشتتوکالیمان نییە بۆ زانیاری جاناویش وشکە ساڵەکان سێ جۆرن وشکە ساڵی کشتتوکالیمان هەیە وشکە ساڵی هایدرۆلۆجیمان هەیە لەگەڵ وشکە ساڵی مەناخیشمان هەیە باشەوە هایدرۆلەوەی کشتتوکالێک وەکو باسمان کرد پێویستی بەوتە دابەشبوونی بارانەیە کە ئەویش ڕێژەی چۆن ئەوش زیاتر وشکە ساڵی کشتتوکاڵی ئەتیمادی لەسەر چییە بوونی ڕێژەی ڕادەی شەیە لە هەوا و لە خاکە یعنی ڕاستە دابارینەکە دۆرێ بەڵام وشکە ساڵی مەناخی هەموو دابارینەکان نەگرێتەوە هەر لە باران لە بەفر لە تەرزە ئەمە پێڵن ئەگەر ئەوانە کەم بۆ پیانە وشکە ساڵی مەناخی وشکە ساڵی هایدرۆلۆجیش ئەزانین کە بوونەوەی ڕێژەی ئاوە لە سەر زەوی و لە ژێر زەویە کە ئەمانە هەر کاتێکەوە حاڵەتانە ڕۆیە دابش کراون جۆری وشکە ساڵەکان دیاری کراوە بۆ کشتتوکاڵێک ئەم ساڵ ئێستا بۆ کشتتوکاڵی خۆشبەختانە تا ئێستا باش هاتووە ئینشەڵا بە هیوای ئەوەین لە مانگی سیاب ئێستا لە هەفتەی داهاتوو لە کۆتای هەفتەی داهاتووە شەپۆریکە ڕۆکاتە ناوچەکەمان ئینشەڵا خۆشبەختانە ئەتوانین ئەم ساڵ بڵین ئەگەر لە مانگی چواری شەجاریش کە بارانێکی باشترمان هەبێ ئێمە توانین بڵێ وشکە ساڵیمان تێپەڕانە بەنسبەت کشتتوکاڵەوە بەڵام ئەگەر بگەینە 400 میلیمەتر ئەتوانین ئەو کاتێمە وشکە ساڵی مەناخیمان تێنەپەڕانەوە چکە ئێمە زۆنەکانمان دابش کردوەکو لە سەرەتا وەکو پێشم وتی ڕێژەکانم بۆ باس کردی بۆ ئەگەر برێک باران وەرزی بارانباری بەرز زووتر ماوە لە هەموو ناوچە جیاوازەکان ئەم ساڵ بارودۆخەکە باشە ئەوەی کە پێویستە بە وشکە ساڵی کشتتوکاڵی تا ئێستا بەراورد بە ساڵی پاڵ بەرە وشکە ساڵی کشتتوکاڵی ئینشەڵا خۆشبەختانە تێپەڕێن ینی ناگەێنە حاڵەتی وشکە ساڵی کشتتوکاڵی بەڵام ئەوەیە لەم ماوەی پێشواوکو و زانیاریێکیش بۆ جەنابتان زۆربەی جوتیارەکان کە تووشی کێشەیەکی گەورە بوون بە تایبەتی ماوەی مایەگە بێ مانگێک لەمەوە پێش ڕێژەیەکی زۆر سەمادیان کردەوە بەرهەمەکانیانەوە لە چاوەڕوانی باران نابوون ئەو ماوەی مانگێک بۆ مایەونیەکی ڕێک باران دواکەوت زۆریان لەو سەمادانی کە پیانەوە کرد و زەویەکانیانەوە بڵێن کاریگەریەکەی کەم بۆتەوە ینی ئەم بارانش بۆ هۆی ئەوەی زۆری سەمادەکانیان لە ناو بەرێت چکە خۆتە زانی بارانی بەخۆڕ ئەوەنەی سوودی هەیە لامان کاتە زیانی شەیە بۆ بەروبوومە کشتتوکاڵێکان بەس دەبێت جوتیارەکان چی ینی جوتیارەکان زۆر جار لەو حاڵەتانە چاوەڕێم ناکەن یاخود ئامادەنین زانیاری وەرگن لە بەتایبەتی لەو کەسانی کە بواری کەژناسیە کارەکەن و زۆریش لەو حاڵەتانەمان هەیە ئێمە تەنانەت لە بەنداوەکانیش لە دروستکردنی بەنداوەکانە بەڕێزان ئەوان شارەزاترن لە من لە بەنداوانە زۆریان ینی زانیاری کەژناسی وەرناگرن بە تایبەتی من چەند ساڵەوە 22 ساڵ لە دایرەی کەژناسیم هەتا ئەم دقەیە چەند بەنداو دروست کراوە من کە سەر بە وەزارەتی کشتتوکاڵم زۆربەی بەنداوەکانی لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵەوە دروستەگرێت من تا ئێستا کەسێک ئاگاداری ئەمەی نەکردو بە راپۆرتێک بێ یا بە نووسراوێک بێت کە زانیاری کەژناسیمان بنێ لەسەر ئەو ناوچەی کامان بۆ نمونە بەنداوەکەی لە دروستەکەن سامن لە ماوەی پێشوە کاک سامان دەربەنی خانوانە ئەگەر شارەزای ئەو جەنابی لە بەنداوێک هەیە لە خۆرنەوازان بەداخەوە بەنداوێکی زۆر باشە کە توانای گلدانەوەی 10 میلیۆن متر سێجا ئاوی هەیە بەڵام میسال لە کار ئاوەستاوە و ئیشەکەی وەستاوە کامە ناوچەیەکی زۆری منتیقەی گەرمیان بەراوەکات ینی ئەمانە زۆر جار حاڵەتانە توشمانە بێت لەلایەن جوتیارەکانیشەوە زانیاری پێشوەختە وەرناگرن لەسەر کەشوهای ئەو ناوچەیە بەڕاستی لە هەر شوێنەکە تۆ زانیاری کەژناسیت نەبێ زانیاری بەنداوی بچووک بڵێ بۆ پۆندەکانیش یانەکە پۆندێک دروستەکرێ ینی ساگەر ئەم بارانە بە خوڕی دوێنە باری لە 24 ساعتی ڕابردەوە ئەگەر ئێمە کۆمەڵ لە پۆندی باشمان هەبوایە ینی ئەحوازی باشمان هەبوایە ئەتوانی بۆ گلدانەوەی ئەو سوودی لێبینی ینی بەڕاستی تۆزێک کەمتەر خەمین لەوانە ڕاستە ئیشکراوە لەسەری ئیشکراوە و ئیشی باشی تاکراوە بەڵام هەر ماومانە ینی بۆ نمونە جوتیار لە منتیقەی بازانە زۆر جار تووشی و حاڵەتان نابێ چەندەها بیتی پلاستیکی خانووی پلاستیکیمان هەیە بە واستەی بەهۆی ڕەشەباوە لە ناوچووە تووشی زەرەر و زیان جوتیارەکان بۆ لەبەرەوەی باگراوندێکی کەژناسیان نیە لەو ناوچەیە ئێمە چەندان ساڵە ئامێری کەژناسیمان لەو ناوچانە هەیە زانیارێکی زۆر داتامان لا هەیە ئەتوانێت گەر بێت داوای راپۆرت لە ئێمە کا پێڵین لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لەو ناوچەیە خێرای و ئاراستەی با چۆن بووە ڕێژەی باران چۆن بۆ لەو ناوچەیە نسبەی ڕوتوبە لەو ناوچەیە چۆنە ئەمانە هەمووی سوودێ بە شتێکی زانستی سوودێ بێ بۆ ئەو بەرهەمەی کە ئەوەی کات هەیە تووشی زیانیش نابێت سپاس دەکەم دێمەوە خزمەتە کاک کۆچەر سەبارەت بەم ساڵ تاوەکو ئێستا بڵین بەرەز باس لەوە کرد ینی چەند باری و لە 24 کاتژمێری ڕابردوو ئاستی ئاوی دوکان چەند بەرز بۆتەوە
بەڵێ بارانبارینی ئەم 24 ساعتی ڕابردوو نزیکی 6 میلیمتر بارانباری و ئەو بەو 6 میلیمترە کۆی بارانبارینی ئەم ساڵمان نزیکی 353 میلیمترە و لە چەند ساعتی ڕابردوودا ئەوەی کە زیادی کردووە تەنها 13 سانتیمتر ئاسیاوەکەمان بەرز بووەوە چاوەڕین بەرەبەرە و بارانێک کە باریوە بۆ دەو دەبێتە ناو دەریاچەکەەوە. باشە بەس وەکو بەردانەوەی ئاو ئێوە ڕۆژانە چەند ئاو بەردەدەنەوە ئەوە کاریگەری هەیە لەسەر ڕێژەی ئاو لە بەنداوی دووکە؟ ئێمە ئێستا و ڕێژەیەکەوە بەری دەدەینەوەکەوە پێداویستەکانی خواروی بەنداوەکە دابین دەکات بۆم کاتێکەوە وەکو پێموتی ئاو دێری ناوچەی کەرکووکی پێکرێ ئەو ڕێژەیە پێویستە بۆ ئێستا بەڵام ئەو ڕێژەیە پێشەم بارانبارینێژ ئەو ڕێژەی کە بەرماندای ئەوەی کە دەهاتە ناوی هەندێک زیاتر بوو لێەوە ڕۆژانە سامتینێک 2 سامتین زیادی دەکرد بەڵام ئێستا بۆی بارانبارینەکەەوە زیادکردنەکە زۆرتر دەبێت. بڵێن بەردانەوەکە وەکو دەسەڵاتی خۆتانە وەکو بەنداوەکان یاخود وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی عێراق دیاری دەکات چەند بەر بدرێتەوە چەند بەردەدرێتەوە؟ بە پلەی یەکەم دەسەڵاتی خۆمانە بە تەنسیقی ژمانەیە لەگەڵەوەن بەڵام بە پلەی یەکەم دەسەڵاتەکە لای خۆمانە و ئێمە زیاتر کەسانی هونەرین لێرەداکەوە بڕیان لەسەر ئەو بابەتە دەدەین. بەڵێ ئەی وەکو بەرهەمێنانی کارەبا ئێستا چەند مێگاوات بەرهەم دەهێنرێت کەمی کردووە یاخود دەتوانرێت بەرز بکرێتەوە بەرهەمێنانی کارەباش کار و ئاوی لە سنووری بەنداوەکەیەوە؟ ئێستا ئێمە بۆ بڕاوەیەکەوە بەری دەدەینەوەکەوە پێویستە تەنها وامان کردو کە تەنها یەکێکی کار و ئاوی ئیش بکات چووکە بە تەنها یەکێکی کار و ئاوی ئەو بڕێی پێویستێکەوە ئێمە پێویستە بەری بدەینەوە ئەوە دابین دەکرێت بە تەنها بە ئیشکردنی یەکێکە بەڵام ئەگەر تاوان خۆی بریتە لە 5 یەک ئەگەر هەموو یەکەکانی ئیشکە ئەگەر ئاوی پێویستە بێ ئەوە کانیشکە بڕی بەرهەمێنانەکە زیاتر دەبێت. بەڵێ ڕۆژانە دیارە چەند مێگاوات کارەبا بەرهەم دێت؟ بەڵێ ڕۆژانە بەپێ ئەوەیە کە ئێمە وەکو باسم کرد لە 40 مێگاواتەوە دەست پێ دەکاوە تا وەکو 50 مێگاوات و تا 6 مێگاواتیش ئەوە بەپێی ئەوەیەکەوە ئێمە بۆیان دانین یەکەکە توانایەکەی ئێستا لەم ئاستی ئاوەدا هەتا نزیکی 6 مێگاوات یاخود کەمێک زیاتریش دەتوانێت بەرهەم کارەبا بهێنێ. بەڵێ وەکو بڵێن نۆژەنکردنەوە هەیە بۆ بەنداوەکە چونکە تەمەنی بەنداوەکە زیاتر لە 6 ساڵە بودجێ پێویستی بۆ دابین کراوە بۆ بەنداوەکە ئامێری پێویست بودجێ پێویست؟ بەڵێ بەنداوی دوکان وەک خۆت باست کرد ئەوە نزیک لە 65 ساڵەکە نزیکی وە 64 ساڵ 65 ساڵەکەەوە تەواو بۆ ئیش دەکاتەوەمانە سپاس بۆخوا تا ئێستا بەنداوی دوکان کێشەیەکی هونەری وامان نییەکەوە جێی سەرنج و تێڕامان بێ ئەو کێشانەی کە هەشە ئیش پێکردنی بەنداوەکەیە لەگەڵ سەلامەتی بەنداوەکە لەگەڵ چاکسازی بەنداوەکە بۆ سەلامەتی بەنداوەکە ئێمە کۆمەڵێک ئامێرمان هەیە لە ناو بەنداوەکەدا و لە هەردووشانی بەنداوەکەدا جێگیر کراوە بە بەردەوامی خوێندنەوەکانیان وەردەگرین و کاری ڕۆژانە و هەفتانە و ماگانی خۆمانەوە دوایەوە سەیری ئەو داتایانە دەکەین و تابزانین چی گۆڕانکارێک ڕوودەدا تێبینی دەکەین و ریپۆرتی دەکەین و هەروە دوای ئەوەش چاکسازیەکە چاکسازی هونەریەکانی تیادا ئەنجام دەدەین بەپی ئەو بودجەیی کە ماگانە هەمانە بەڵام ئەگەر لە سەر و ئۆشەوە هەندێک زیاشتی زیاترمان پێویست داوا لە سەر خۆمان دەکەن تا بۆمان دابێن کرێ. بەڵێ بەس وەکو سوودبینین بۆ مەوەسی کشتتوکاڵی زیاتر لە ناوچەکانی بڵێن کەرکووک و خوار و سوودی لێ دەمیرێت یاخود لە ناوچەکانی خۆمان لە سنووری هەرێمی کوردستان سوودی لێ وەردەگیرێت وەکو پێویست ئەو ئاوەی کە بەردەدرێتەوە؟ وەکو بۆم بەڵێ وەکو باسم کرد ئەو ئەوەی کە لە دوکاندا گل دەدرێتەوە لە کاتی خۆشیدا کە زیاتر مەبەست بۆ لە ناوچەکانی کەرکووکەوە لەو کاتەدا ملیۆن و 500,000 دۆنم بۆ بەڵام ئێستا تەبان ئەو ملیۆن و 500,000 دۆنمە کەمی کرد لەوانەیە ڕقم ژمارەیەکم لانیە بەڵام بەتەشی لەوانەیە بوو بێتە نیوە زیاتر لەوێدا سوودی لێ دەمیرێت بەڵام لێرە شەو تا دەگا بەوێ ئەوتانی ئێمە لە هەندی شوێندا حتمما سوودی کشتتوکاڵی لێ دەبینێ بێزگە لەوەشکەوە چەندین حوزی ماسی لەسەر و ئاوی خواردنەوەش لەسەر و هەموویەتیکەوە ئاوی خواردنەوەی شار و شارۆچکان تاوەکو دەگا بە شوێنی خۆی دابین دەکات. بەڵێ ئاوەکەی پاکە کە بڵێن بۆ سنووری سلێمانی و چەند ناوچەیەکی دیکە سوودی لێ وەردەگیرێ بەراورد بە شوێنەکانی دیکە ئاوی بەنداوەکە باشە؟ سپاس بەخوا ئاوی بەنداوی دوکان ئێمە تێستی هەردوو دەریاچەکەش و بەشی خواروی بەنداوەکەشمان کردەوە و مقارنەمان کردو بە شوێنەکانی تر تێستەکان تا ئێستا زۆر باشە و هیچ تێبینیەکمان نییە لەسەری هیوادارین لە داهاتووشدا هەر بەو شێوازە بمێنێتەوە هیوادانی خەڵک زۆر هۆشیار بێت لەوەی کەوا بە هیچ شێوازێک دەریاچەکە و ڕووبارەکە پیس نەبێت و پیس نەکرێت لەبەرەوەی کەوا ئاوی خواردنەوەی هەر خۆمان ئەو کاتی کە پیسیەکەین لە دوای ئەوش خۆمان ئاوی لێ دەخۆینەوە
ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە پیس نەبێ هەروەها پێویستی شەکە مەجاری شار و شارۆچکەکانی تێنەچێ بە هیچ شێوازێک نە لە دەریاچەکە و نە لە ڕووبارەکەش. باشە بەزەوەی ئێستا بۆ منە سنووری ڕانیە قەڵاتزێ ژاراوە حاجیاوە ئاوەڕۆی ئەو ناوچان هەر دێتەوە ناو بەنداوی دوکان وایە؟ دڵنیانیم لە ئاوەڕۆی ئەو ناوچانە تا دێتەوە ناو دەریاچەی دوکانی یاخودنا بەڵام حتممە ئەگەر بێتەوە کاریگەری دەبێ بەڵام دەریاچەی دوکان دەریاچەیەکی گەورەیە ئەگەر ئەوانە بڕێکی کەمیش بێ هەوە لەو بڕێکی زۆر کەمیش بێ هەر نابێ بێتەوە ناو دەریاچەکە دەبێت چارەسەر بکرێ و دووبارە بەکار بێتەوە بۆ کشت و کاڵی تر و بۆم بەستەکانی تر. بەڵام من زانیاریم لانێ لەسەرەوەیکەوە ئەوانە دێتەوە ناویانە بەڵام ئێمە لە پشتی بەنداوەکەوەکەوە تێستمان کردو و لەگەڵ خواروی بەنداوەکەدا ئاوەکە پاکە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێنیرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دواتر دەچینەوە لای کاک سامان لە دەربەندی خان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سەی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت. لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت. لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت. ڕۆژانە خەڵاتی جۆراوجۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت. نمایش و چالاکی هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن. فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیلەوە بەڕێوە دەچێت. کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سەی 2023 لە کاتژمێر 10 سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت. فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و فاسۆلێ سادەیە. خواردنێکی تایبەت و خۆشەویستە لای زۆرینەی خەڵکی وڵاتە. لە ڕاستیە هیچ پێخۆڕێژی ناوێ لە هەموو کات و شوێنێک شاخورێ. حەلیان حەزم لێتی. برنج و فاسۆلیا زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڕەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جێیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵتدا دێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیاری لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سامان بێم وەلای بەڕێزت سەبارەت بە بەنداوی دەربەندی خان لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی بودجەشەوە بودجەی پێویستی بۆ دابین کراوە بزانم لە 2017 کاتی بوو مەلەرزەکە هیچ زیانێکی بەرکەوت و بڵێن ئێستا ئەو بودجەی بۆ تەرخان کراوە کە لە ڕووی سەلامەتیەوە باش کرابێت؟ بەڵێ بەنداوی دەربەندی خان دوای تووشی ئەو بۆ مەلەرزە بوو لە 2017 حکوومەتی هەرێمی کوردستان بە دوو قۆناغ مەبلەغی پارەی بۆ دیاریکە قۆناغی یەکەمە بوو ملیۆنێ 1 ملیاری بۆ تەرخان کرابوو ئەوە جێبەجێ کرا قۆناغی دووەم 2 ملیار و 280 ملیۆنی بۆ تەرخان کراوە بەڵام ئەو قۆناغە بەداخەوە بەهۆی قۆیرانی دارایی ئەو تاکو ئێستا لە 150 ئیشەکە جێبەجێ بوو 150 ئیشەکە کۆمپانیای ناوراو دەستی لە کار کێشاوتە لەبەرەوەی ناتوانێت ئیشەکان جێبەجێکە چکە خەرجی و دارایی بۆ ناکرێت ئەوش بۆتە هۆی گرفتێک بۆ ئێمە سەر لە ناتوانین بە ئاسانی بگەینە سەر بەنداوەکە ئەو کێشەیە کە تووشی بەندای دەربەندی خان بووە ئەو کاتەش حکوومەتی عێراقیش هەر مەبلەغێکی پارەی بۆ تەرخان کرد هەندێک ئیجراءات و هەندێک دراسات و تەحریاتی بۆ کراو کە بۆمان دەرکەوت شکر بخوا بەنداوەکە سەلامەتە ڕاستێکی لە ڕووی بوو مەلەرزەکەوە بەڵام وەکو بەعەرەبیان لێ بەنداو مەشروع لەها بیدایە و لەیسە لەها نیهایە ناکرێت دەستی لێ هەڵگری ناکری سیانی بۆ دابین نەکرێ بەردەوام پرۆژێکە نەبێ حکوومەتی هەرێم دوور لە هەموو حساباتێک دوور لەوەی کە لە چی زۆنێکە بێ ئەبێ بەردەوام دەستی پێوە بێ و پارەی بۆ تەنخان کرا و بگرە حکوومەتی هەرێم پێویستەکە بەردەوام بودجەی تەواوی تەرخان کردبێ بۆ بەنداوەکان چکە بەنداوەکان لە کاتی حاڵەتی تەواڕی حاڵەتێکی خاصە ئەبێ بودجێکی خاص هەبێ لەم حکوومەتە بە زووترین کات بۆی خەرج بکرێ ئەو جۆرە بودجەشە نییە تاکو ئێستا بەڵام لە جۆر لە ڕووی سەلامەت و ئینشاڵڵا سەلامەتە تاکو ئێستا بەس بەڵام پێویستی بە بودجەیەکی باشێ بتوانین ئەو نوقسانیە لە کەتێ هەیەی تاویکەین ئینشاڵڵا. بەڵێ بۆ ئاوی خواردنەوە سوودی لێ دەبینرێت پێشتر بازەکە وەکو پێویست پاک نەبێ وەکو خۆتان ڕوونە بۆتان شاری دەربەندی خان کێشەیەکی سەرەکی هەیە لە ڕووی ئاو خواردنەوە چکە بەنداوی دەربەندی خان یەکێ لە سەرچاوە سەرکیەکانی بەنداو ئەوش ئاوی تانجەرۆیە تانجەرۆش و دەزانن ئاو ئاوڕۆی شاری سلێمانی هەمووی ئەڕژێتە ناو تانجەرۆ بگرە زایدەن ناوچەی پیشەسازی سلێمانی بە هەموو جۆرەکانی و لەسەر تانجەرۆیە ئەوش بۆتە هۆی ئەوەی کە ئەم ئاوی بەنداوی دەربەندی خانە بەپێی ئەو معلوماتێک کە لە بەشی سەحا و لە بەشی ژینکە باسێکەن و دایرەی ئاوی دەربەندی خان گونجاو نیە بۆ خواردنەوە پێویستی بە معالەجات هەیە ئەوش کێشێکی گەورەی لەم ناوچەیە. بەڵێ بە پارە چارەسەر دەکرێت ئەو مەسەرەی پیسبوونی ئاوەکە چۆن ئافۆ بەدابینکردنی بودجە دەتوانرێت ئەم کێشەی چارەسەرکرێەوە خۆپیشاندانی شەبوو بۆ ئەوەی کە کێشەی ئاوەکە چارەسەر بکرێت ئاکیت هەموو کێشەیە کە توانرێت بە پارە چارەسەر بکرێ و ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاقوا تاالبانی وعدێکی داوە و پارێکی بۆی تەرخان کردووە و حکوومەتی مەحەلی ناو دەربەندی خانی سەوتە لە قەیدی ئەوەن چۆن بتوانن ئەو پرۆژە چکە بڕێکی جێبەجێ کراوە بڕەکەی تریش بتوانن تاویکەن و چارەسەری ئەو کێشە بکەن. بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئیدارەدانی ئاو بەگشتی لە کوردستان ئیدارەدانێکی باش هەیە یاخود بەنداوی بەزان بەس دوو بەنداوی گەورەمان هەیە بەنداوی بچووک وەکو پێویست دروستکراوە سوودی لە وەربگیرێ ئێمە کێشەی کەمی ئاومان هەیە وەکو کەمی ئاو یاخود کێشەی ئیدارەدانمان هەیە بەگشتی لە کوردستان لە کاتی بارانبارینی بە خوڕ ئەسوودی لێ وەردەگیرێت ڕاستی لەلایەن ئیدارێ ئەوە دڵنیاتەکەمە لێرۆ نەکو تەنها ئیدارێکی باشێ لە هەرێمی کوردستان ئەوشکە لە ڕێی وزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەتیکشی بەنداوەکان و نەکو دوو بەنداوی گەورە بگرە سێ بەنداوی گەورەمانێ ئەوشدە دوکان و دەربەری خان و دووهۆکە سەرڕای مجموعەیە بەنداوی چاک دروستکراوە لەم سنوورە حکوومەتی عێراقیش قەنەعەتی مطلق هەیە ئەو ئیدارە کە لەلایەن هەرێمی کوردستان و خۆمانە ئیدەین بۆ ئەوانش قازانجا ئیدارێکی سەلیمە بەڵام ئەو بڕە ئاوەی کە لە منداوەکانمانەیە ئەگەر مقارنە بکەین بەوەی کە سنووری هەرێمی کوردستانی خۆمان یان ناوچەکانی خۆمان ئاو بەشمانەکە و کێشەمان نابێت بۆ ناوچەکانی خۆمان بەڵام کێشەکە بوونمنەوەکو بەنداوی دەربەندی خان اعتیمادێکی کولی لەسەر وەکو محافظەی دیارە خۆزای محافظەیەکی زراعی و نێزگەی 2 ملیۆن کەس لەسەر ئەم دەریاچە و لەسەر سیروانە ژێت لەسەر دیالەوەکو خۆیانەڵێن بەپێی ئەوەی کە وشکە ساڵی و نەمونی ئاو ئەوە کێشەی دروستکردەوە گینا لە ناحیەی ئیدارەوە ئیدارەیەکی زۆر چاکمان هەیە بۆ ئیشەکە. بەڵێ مەبەستم هەر سنووری بەنداوەکەی بەرز نییە بەعام لە سەراستی کوردستانی دارەدانێکی
باشەیە بەنداوی پێویست هەیە لە 100% ئیدارەکەمان باشە تەنها بەڵام بەنداوی پێویست بەڵام بە پێویستەکە ئەوش پێویستی بە بودجەی چاکێ بتوانرێت مجموعەی بەنداومان هەیە بۆ ئەوەی تەواو بکرێت وەکو جەنابی فەرمیەوەی بەنداوی خۆرنەوەزان نسبەیەکی کەمی ماوە و بەڕێوەتیکشی بەنداوەکان لە هەوڵی تەواون بۆەوەی ئەو بودجەی بۆ تەرخان بکەن و بتوان لە ماوە ئەوش تەواو بکەن ئەو پرۆژە و بەنداوی ترمانشەیە هەوڵە دەن ئینشاڵڵا لەم نێزگانە هەمووی تەواو بکرێت و ئەوە لەگەڵ حکوومەتی عێراقی شەوکو گوێتان لێبوو بەڕێز بێگەر تاڵبانی وەزیری سەرچاوەکانی ئاوی هەرێم اتفاقاتەوە ڕێککەوتنێکی بتوانێت لە ماوە لە ڕێی حکوومەتی عێراقیشۆ نێزگەی 3 بۆ 4 بەنداوی ترشیە ئەوش جێبەجێ بکرێت. بەڵێ بەس لە ڕووی دارەدانەوە بڵێن پەیوەندتان لەگەڵ وەزارەتی کشتکاڵی هەرێم یاخود عێراق موچەکەی بڵێن سەرچاوەکە بەنداوەکانی یا لە عێراقەوەیە؟ نا ئێمە ئێستا هەموو میزانێمان و موچەکاشمان هەمووی لە هەرێم کورسانەوەیە هیچ ارتباطێکمان بە حکوومەتی عێراقی نەماوە ئەوش بە ماوەی 2 ساڵ بوو تقریبەن لە کاتی بۆ مەلەرزەکە دام کراین بەڵام دوایەوە بڕاوە و نەماوە. بەڵێ سوپاس دەکەم کاک سامان کاک کارزان سەبارەت بە ڕۆژانی داهاتوو پێشبینی چۆنە بۆ کەش و هەوا ئەوەی کە پێشبینی دەکرێت؟ بەڵێ بەپێ و پێشبینیانە بێت لە کۆتای هەفتەی داهاتووە ئینشاڵڵا شەپۆلێکی کە ڕۆڵ لە ناوچەکەمانەکات ئەوەی بزانین لە مانگی سێە چەند جارێک شەپۆلی لەو شێوازەی لە 1-2 ڕۆژەی ڕابردووە ڕوویکردە ناوچەکەمان بەردەوامە بێت ئینشاڵڵا خۆشبەختانە تێپەڕێن زۆر بە ئاسانیم ساڵ لە چاو ساڵانی پێشووە ڕێژێکی باشتر بارانمانە بێت بەس بۆ زانیاری جەنابتان کاکە سامانیش ئاماژەی پێیا بە نسبەت وشکە ساڵی کە ئێمە لە ناوچەی سلێمانیا تا ئێستا دووجار تووشی حاڵەتی لەو من لەگەڵ مەسەڵەحی وشکە ساڵیانیم بۆی بۆ وشکە ساڵی بەواتای نەبوونی باران دابارینەکان ئێمە توانیم ناوی بڵێن کەمبارانی نەک وشکە ساڵی وشکە ساڵی بەواتای نەبوونی بارانە بەڵام مثال لە ساڵی 1940 تا 1950 تووشی کەمبارانیەک بووین لە ساڵی 1970 بە هەمان شێوە تووشی کەمبارانیەک بووین کە لە ماوەی 90 ڕۆژە لە ساڵی 90 تەنها 320 ملیم بارانمان هەبوو یعنی لیا توانین بڵین وشکە ساڵی نییە بەڵام کەمبارانی بووە بەراورد بە تێگڕای ساڵانەکانی تری لە ساڵی 1940 تا 50 بە هەمان شێوەکە لە ماوەی 150 ڕۆژە تەنها 170 ملیم بارانمان هەبووە بە پێ داتانی کە ئێمە لە ساڵی 1940 و لە بەردەسایە تاکو 2023 کە ئەمڕۆ لەگەڵ جەنابتان قساکەین بەنسبەت ئەو کە من حەزم کرد وشکە مەسەڵەحی وشکە ساڵی زۆر بەکارێ لە زۆر شوێنیانی ئەوەی مختصە بەکارەکە ئەوەی غێر مختصە بەکارەکە هەمووی ئەڵێ ئایا وشکە ساڵیە بێ یان نابێ وشکە ساڵی واتە نەبوونی باران ئێستا لە ناوچی مەکسیکا وشکە ساڵی لە بڵی بە ماوەی 10 ساڵ 15 ساڵ 10 میلیمەتر باران باریوە زۆربەی فەلاحەکانیوانە ئەوانە ئەتیمادی کردویانتە سەر شێوە زانستیەکەی بەرهێمێنانی کشتتوکاڵەکانیان بۆی بەردەوام من شکە خۆتە زانی کە کەمبارانی ڕوویە زیاتر بیابان بوون ڕوایە زەوەکان بەرەو بیابان بوون ڕادوات بۆ نمونەی سال لە ناوچەی گەرمانە ئەمەمانە زۆر جات و شەو حاڵەتان نابین زۆر ناوچە هەیە ئەما بێتە هۆی کۆچکردن ینی هەرچەندە کەمبارانیە بێتە هۆی کۆچکردن ئەبێت هۆی لە ناوچوونی سامانی ماسی سامانی ئاژەڵ ینی ڕەتی هەیە بە ژیانی هەموو مرۆڤایەتیەوە بەنسبەت ئەوە بۆ حەزم کرد و تێبینیەک بە لەسەر وشکە ساڵێکەوەم باس کرد بەڵام ئێستا بە پێی دوایین توێژینەوەی زانستی لە سنتەرێکی میسری کە دراسی شەرقی ئەوسەد و بە تایبەتی ناوچەی خۆمان ئەوەی کە لەسەر دەریای سوور و دەریای سپی و لەسەر ئەو شەپۆلانەیە ئەڵێ تا ساڵی 1935 تا 2035 ڕێژەی 25 بۆ 35 ڕێژەی تێگڕای ساڵانی بارانمان لە دەسەین کە ناوچەی میسر و ئوردن و عێراقی شەگرێتەوانێ ئەنی تا ساڵی 2035 ڕێژەی لە ساڵ 25 بۆ 35 تێگڕای ساڵانی بارانەمان لە دەسێنێمە ینی مەگە 600 میلیمان هەبێ لە ساڵ 35 لە دەسێن لە 600 میلیمە کە تێگڕای ساڵانی ئاسایی بووە ئەمەش دەبێت خۆت ئامادەکەی ینی گۆڕانکارانی کەشوهەوە ئەبێ هەموو کەسی خۆی بۆ ئامادەکەن خۆ ئامادەکردنەکە لە جوتیاران بێ لە حکوومەت بێ خۆ ئامادەکردنەکە بە نسبەت جوتیارانەوە ئەبێ بەڕاستی شێوازی کشتتوکاڵیان بگۆڕن ینی لەسەر شێوە تەقلیدیە نەمێنەوە کە هەر گەنمەکەن ئەیسا بەرەبووم هەیە مقاومەی کەمبارانیە بۆ نمونە سەگەرمە شامی یەکێکە لە بەرهەمە بەناوبانگەکان کە بۆ زەیتەکەی بەکارێنری ئەتوانی بۆ خواردنی ڕۆژانە بەکارێنرێ ینی لە ڕۆژانی ئاسایی تیادیات تۆتوانی گەرمە شامی بخۆیت بە نمونە شەر نییە جوتیار هەر گەنم کات بەڕای من لە ئێستاە گەنم بدرێتە دەست خەڵکانێک کە توانای هەبێ توانای کردنی گەنمی هەبێ ڕاستە گەنم سەرچاوێکی سەرەکی خواردنی ئەمەیە
گەنم ئەبێ بێتە دەست کەسانێک کە توانای مادی باش بێ. ئێستا جوتیارێک لەم جوتیارانی خۆمان لە هەرێمی کوردستان توانای دارایی باشی هەیە، توانیوێتی ئامێرێکی پرژاندن بۆ خۆی دابینکە کە سنووری 50 بۆ 60 دۆنم بەس ئاودانی بۆکە. بەڵام ئایا ئەو بە هەموو جوتیارەگە کرێ؟ نەخێر بە تاکید بە هەموو جوتیارە ناکرێت 10 دۆنم یا 20 دۆنمی بەدەستەوەیە، ناتوانە ئامێریکی وا بۆ خۆی دابینکە. بۆیە جوتیارەکانمان بێ شێوازی خۆیان بگۆڕن، شێوازی بەربوومەکانیان بگۆڕن، جۆرە بەرەبوومێک هەڵبژێنن کە بەرەگاری یاخود مقاومەی کەم ئاوی بکاتەوانێت. لەوانە گەمەشەمەیەکە لەوانی مقاومی پلەی گەرمی بە پێی ناوچەکانیش ناگۆڕدرێت، بە پێی ناوچەکانی ژەگۆڕێت. ئێستا لە ئیسپانیا من خوێندکاری ماستەر بووم لەوێ، ئەوەن ئەتیمادیان لەسەر هێنا زەر مزرەمەنیەکانە. ئەنی ئیسپانیایکی گەورە زیاتر ئەتیمادی لەسەر مزرەمەنیەکانە. ساڵاوات جوتیارە بڵێ لەم ناوچەی منا مزرەمەنی ناکرێت، بەڵێ بەدیلی ترت هەیە، کۆمەڵێ بەدیلی ترت هەیە کە تۆ توانی دەوڵی کۆلنیۆی کردووە بۆ نمونە سنووری گەرمیان جوتیار ئەو بەرمومە باش بێ، لە هەڵەبجە ئەوە باش بێ، لە هەولێر لە ڕانیە ئەوە بدراوە بە جوتیار. ئەوە پێویستت بە سنتەرێکی توێژینەوەی گەورە هەیە، ینی توێژینەوەی کە سەر مەدارێکی توێژینەوەی باشمان هەیە کە کادری زۆر باشی تیا ئیشی تیاکەن. یەکێک لەوانە کە لەسەر شانی حکوومەتە بە تایبەتی ئەو سنتەرە توێژینەوەانە گۆڕینی جیناتی بەرەبوومەکانە. بۆ نمونە جیناتی گەنم گۆڕی بۆی مخاوەمی، ئەمەش بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کەم ئاوی و یاخود وشکە ساڵی، بۆی چارەسەری ئەو کێشانە بکەی، جیناتی بەرەمەکە بگۆڕی. ئێستا لە وڵاتانە لە سا 40 وڵاتان خەریکی ئەون بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا جیناتی بەرەبوومی گەنمیان گۆڕیوە بۆی مقاومی پلەی گەرمی بکە، مقاومی کەم ئاویش بکات. ئێمە ئەوە گەرمێ کۆنیە کە ئێستا زەر ئەکەین و بەکارێنینەوە کە لە کەم ئاویار بەرهەمی کەمە بێ. ئێستا شێوازی جینات گۆڕینەکان زۆر دەوری هەیە و زۆربەی وڵاتەکان کار لەسەرەوەکەن. سوپاس دەکەم. کاک کۆچار وەکو دواوتەشت سەبارەت بە کەمبارانی ئێوە بە تایبەتی لە سنووری ئێوە ئەمساڵ پێشبینتان چۆنەوە بۆ ئیدارەدانی ئاوەکەش تێبینی تێ لەسەر ئیدارەدانی ئاو لە هەرێ؟ بەڵێ تەپان ئێمە پار گەشتینە لە ساعت 42 پێراریش گەشتینە لە ساعت 38 ئەم ساڵ ئێستا لە ساعت 22 تا بزانین ئەم دوو مانگەی ماومانە بڕیەوەی بۆمان دێت تا چەند کۆ دەکەینەوە و دواتر لە دوایەوە پلانی بۆ داهێنین و بە پێ و پێداویستەکانی خواری بەنداوکە. ئەم ساڵ لەوانەیە ساڵێکی گران بێ بۆ من لێرە، چکە بەڕاستی چەند ڕۆژێک پێش ئێستا ئێمە لە شاری نەجەف بووین و لەوێ لە گەڵ کاکسامان و کاک ڕەحمان کە بەڕێوەری کشتیمانە و جەماعەتی وەزارەت باز لەم کێشەیە دەکرا لە نەدوەیەکدا بوو. بەڕاستی وەزعی ناوەڕاست و خواری عێراق ئەمساڵ زۆر نالەبارە لە بەرەوەی ڕێژێکی زۆر کەم ئاو هەیە لە ناو دەریاچەکاندا، لە مووسڵ و لێرە و لە دەربەندیخان و لە حەبرین و هەروە لە دەریاچی حەدیسەشدا. بەڕاستی تێپەڕانی ئەمساڵ ئەگەر بارانی تر نەبارێت و ئاوی زیاتر نەیاتە دەریاچەکانەوە زۆر قورس دەبێ بۆ ئەوان و ئەو قورسایش دێتە سەرشانی ئێمە. بەڕاستی ئەبێ هەر چۆنێ بێ ئەمساڵ زۆر بە باشی ئیدارە بدرێ، بەنداوی دوکان و دەریاچەی دوکان کە لە لای منەوە کەوا من بەڕێوەری بەنداوەکەم بێ زۆر باشی ئیداری بدەم تاوەکو ڕێژەیەک سەرف بکەین و دووبارە ڕێژەیە کەڵگرینەوە بۆ ساڵی داهاتوو. ئەگەر کۆی ئیدارەدانی ئاوی هەرێمیش حساب بکەی بە دڵنیایەوە ئیدارەی هەرچەندە تۆ ئاو زۆر بێ ئەمە وەکو پارەوایە تۆ هەرچەندە پارە زۆر بێ و هەرچەند سەرف بکەی کەواتە تۆ ماشکە 2 ملیۆن بێ، ئەگەر 10 ملیۆن ژوەگەی 10 ملیۆن سەرف بکەی کەواتە تۆ ئیدارە ناتوانانی بدەیت. ئەبێ ئەمەش وەکو ئەو وایە ئەم دەریاچەی ئێمە کەوا لەم شوێنەیە باقیەکە باقیش چۆن پارەی دێتە ناو پارەی لێ دەڕات. ئێمە لە یەکی دەوە دەست بە کۆکردنەوە ئاو دەکەین، لە یەکی دەشەوە ئاتیادی ئاو بەردەدەینەوە. دەبێ هەموو کادوا بکەین بەردانەوەکە کەمتر بێ لەوەی کەوا دێتە ناوی تاوەکو ڕێژەی زیاتر کۆ بکەینەوە. ئەو گۆڕانکارێکە شوهەوایی کە باسمان کرد و ئەو داهاتووی کە زۆر ناڕوونە و ئەو دووبارە بوونەوەی ئەو وشکە ساڵیانەی کە ڕوودەکەوە کاکارزان ناوینان لە وشکە ساڵی هەر ناوێکی لێ بنین کێشەمان نییە. مهمەوەیە ئای پێویست نایەتە دەریاچەکەەوە، ئەی بارانی پێویست نابارێت لە ناوچەکەدا. ئێمە ئەبێ وا بکەین ئەو ساڵانی کە ئاومان هەیە ئەو ئاوە کۆ بکەینەوە، بیر لەوە نەکەینەوە ساڵی دوایەوەش دووبارە ئاومان هەیە و ساڵی دواتری ژاومان هەیە. ئەواتە ئەگەر 2 ساڵ یا 5 ساڵ وەری بگرین ئەبێ بە تێکڕا ساڵە بارانەوەکان ئاوەکە هەڵبگرین بۆ ساڵانی کە وشکە. بەڵە سوپاس دەکەم کاک سامان بە کورتی سوپاس دەکەم. سەبارەت بە بەردانەوەی ئاوەگەر ناوەڕاست و باشووری عێراق یاخود بۆ منە و ناوچەیەوە وەکو دیالە وەکو قەرەتەپە وەکو جەلەولا ناوچەکانی تر کە سوود بۆ کوشتواڵ ئاوی دەربەندیخان وەردەگرن، ئەگەر لەوێ بارودۆخی خراپێ دەبێ ئاوی زیاتر بەردەنەوە؟ ڕاستیەکەی ئێمە پلانمان هەیە، پلانێکی هاوینە زستانەمان هەیە. ئەو پلانەکە دایە ڕێژین بە تەنسیقە لەگەڵ حکوومەتی عێراقیە
لەسەر ئەساسی ئەوە ئاوبەرە دەیرێت چکە کۆیەکەینۆ ئەزانین چەندێ داهاتی ئامان هەبوو لەم ساڵ کۆی ئەو داهاتە ئاوە کە ئەتێ لە وەرزی هاوینە ژمارەیەکمان لەبەردەستە بێ ئەو ژمارە ئاوە دابەشەکەین بەپی ئەو پێش شەشمانگەی هاوینە و دابەشەکەین ئەگینا ئێمە لەوە زیاتر بەر نادەینەوە بەڵام ئەو معلومە کە بۆ هەموو کەسێ ڕوون بێت و خۆی بەندا بۆ دروستکراوە لە کاتی لافاوە بەری لافا بگرێ لە کاتی بوونی ئاوی زۆرە ئاوی ئەگرینەوە لە کاتی پێویستە ئاوەکەی بەکارێتێنین ئەگینا خۆی مۆزوع نە ئاو زیا بەرەدەینەوە نەکەم بەرەدەین و بە پێی پێویست ئاو بەکارێتێنین تا ئیکۆ ئێستاش شکر بخوا توانیمانە بە سیغەیەک بڕۆین نە بەنداوەکە زۆر بەتاڵ بێ نەش ناوچەکانمان زەرمەند بێ هەڵمانداوە تەوازنێک ڕاگری لە نێوانی هەموو ئیشەکانە. سوپاس دەکەم سوپاس بۆ بەرزان کاک سامان ئیسماعیل بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان کە لە دەربەندیخانەوە لەگەڵمان بووی هەروە کارزان لەتیف لێپسراوی کەژناسی کشتتوکڵ سلێمان لە ستۆدیۆ لە دوکانیشەوە کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.